هۆکار چییە؟ ئێستا باسی دەکەین. بۆنی ناخۆشی پێ گۆرەوی پێڵاو هۆکارێکی پزیشکی هەیە. دکتۆر بارزان نیرانی پسپۆڕی نەخۆشەکانی پێچ و جوانکاری سەرۆکی بەشی پێست لە نەخۆشخانەی ئازادیە فێرکاری یادوهۆکێ لە ستۆدیۆ لەگەڵمدا. دکتۆریان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. بۆچی هەندێک کەس بۆنی گۆرەوی پێڵاو و پێیان زۆر ناخۆشە؟ با ئەولی بەسی خۆهدانێ بکەین. باشە. خۆهدان چ تشتە و چ پێک هاتیە؟ خۆهدان ئەف ئاوە ئەوە لەشێ مرۆڤی لە دەردکەوی سەر پێستێ مرۆڤی پێک هاتیە پترش ئاوێ و هەندێک ئەم بێژن کەرستین دی. باش. وەک ئەمۆنیا و توزانی یوریا و شێتۆزا. طبعا هەندێک شوێن پتریش هەندێک جەها ئەم بێ ئاوێ دەردێخینش جسمێ مە دەردکەوێت ئەوژی دەستن پێنە بن کەفشن ئەم بێژین وجهە ئەم منطقەت گەلێک حساسن ئەم منطقەیە گەلێک ئەف ئاڤەژێ دەردکەوێت. فەیدا ئاوا ئەڤژ جسمێ مە دەردکەوێت ئەم بژینی خۆهدان بادینی باشە. چ فایدە هەیە؟ طبعا حرارەتا جسمێ مرۆڤی تەنظیمت کردن. باڵ. هۆکار چنە؟ طبعا ئەف خۆهدانە بخۆ چ بێنین ئەسڵدا وەکی ئۆڤەیە بالضبط. بەس هەگەر ماڵ سەر پێستێ مە بۆ ماڤەکی درێژ بتە هۆکار بۆ بێنەوەی نەخۆش بیت ئەوژی کاریگەریە هەندێک بەکتریا و فەنگاسە ئەم بژنی فەتریاتە ئەوێ سەر پێستێ مە مزبەقەن یەت هەین. باش. کەواتەیان بەشێکی ئاسایی هەموو مرۆڤێک ئەم چەند شوێنەی هەیە کە ئاڕەقکردنەوە تیاندا دەردانی ئەو مادەیە تیاندا زیاترە. وەمەش بۆ ڕێخستنی پلەگەرمی جەستێ. بالضبط. باش. بۆچی هەندێک کەس ئەم بۆنە ناخۆشیان بەتایبەت باسی بۆنی پێ و گۆرەوی پێڵاو دەکەین کەمتر هەیە هەندێک کەس بۆنەکەیان زۆر دەڕوات تحملێ ناگەن. يعني فعلا طبعا أوجي احتمال سجد أو كاتشند بكتيريا وفطريات الدفوي هنا أو بيجي نورمال فلورا هروسا أو كيمياء ويخو هدانة أو درت جسمي ويلي باعتماد هدمه وهروسا كأف مروفان چند خو پارازیتن کوه خو هدانش دست دادن بريكا گوره تبدیل کردن گوره پیلاوه ششنا سر ششنا خو همه هاکارت کد بنا کیم کردن ام بیشین خوه باشه دکتۆر بارزان لە ڕۆ زانستیەکە خەڵکێک هەیە کەس بۆنی پێی زیاترە بەبێ ئەوی پەیوەندی بە ستایلی ژیانی کەسەکەەوە هەبێت بۆنی پێ و گۆرەوی پێڵاوەکەی زیاترە آخر مقودة احتمال هندك هي أصلا شجع بنايد راست بس هي زورة شنك خهدانوي زورة بتترش مروفي آساي كواتا خلقمان هي أجر خوي باكو خاينش بيت بلام هر أعرقنا وكي زيادة طبعا دوري هي باش بلام خلقك إيشمان هي لبروي ك گۆرەوی ناگۆڕێت پێڵاو ناگۆڕێت نایشوات ئەم ئاڕەخە پاک ناکات و ئەمانە بەلەوە کارپۆی زیاتر بن هوکارت بله اوید بنا زیده مانا و خواهدانه نا پیست ویدا و بتا اگری کو بکتریا دوری خود سر ببینن لدورو بری تو یان بله کار کردن کو پزیشک بله قط روی دا و کەسێکی وا بێتە لە حەزنەکەی کە پێڵاوەکەی داکەنێت یا گۆرەویەکەی داکەنێت لە بەرووی بۆنی زۆرە طبعا روزانه توش روزانه اي طبعا اخر دبروا يشكي ايش اوي دبيت بيستك ببيني اي طبيعي ببيني حتى خاصه بلين بي بالله دبي اجر نبيني نازواني تشخيص كي راست اوكي شي ديكا رولي هي جقل لك كسكو حاله فسيولوجيكا هو كاركان ديكا تشين خوي ما قلت تو كخوهدان لبست مزيد يان زيده بونا خوهدانه او جي هوكارت خويت هين يان راكرنا خوهدانش جسمي ابا هاد بنا هوكارك و بتر نخوش تو شيفا بينه بيتن باش سبب هوكارن ما دو سركي دو سبب سركيه هين خوهدان تشكرنه اك بجنه رئيسي انجي وثانوي رئيسي سرکی لاوکی باشه یه سرکی دست مدانینه اما تشتکی دماغی وگره داره انسان اگه هی جسمی گله خوددانه چت کرده اما سبب نینن ایدیوپاتیک
هي سكندري مثلا هي غدي کەسێک توانێت بڵێ خەتای خۆم خەتای دەماغمە خەتای مێشک خواصة درستي وهي باشە وهي ثانوي يعني لواكي باش وكي مثلا ايكي هي كابرا قلوه بيستي خداني زورتره هي غدي هي بەڵێ وانيا زورتر خد ميتابوليزمي زوره ڕاستە هي مثلا بلين خواردني دجوار دوري زور هي بيلاوي زور ناغوري احتمالات 14 ساعات بيلاوي لا بيفي ناغوري باش هي بيلاوي تاسكه دوري هي باش يعني افهموا بنا هوكار بو زيدابونا جیاوازی هەیە لە نێوانی خانمان و پیاوان کچووکەمە زیاتر لە پیاوان پێی بەناوبانگن کە بۆی بس طبعا خزاء خانمانجي هي زور خانمانی شەیە اي طبعا یعنی نەیکەن بە پۆز بەسەرمان بڵێن لا والله هو ظلمه زۆر باشە بینی ئێرە لێرە ئەزیزان کۆمەڵێک جۆری پێڵاو و جۆرە جیاوازەکان هی خانمان و پیاوان لەگەڵ گۆرەویش ئامادەن چۆن کەسێک بە گۆڕینی ستایلی ژیانی و بە گۆڕینی گۆرەوی و پێڵاو ئەمانە خۆی دەرباسکە لە بۆنی ناخۆشی پێ هی گۆرەوی هی پێڵاو بله خوي دايما اختيار ام بيجين غورا ان بيلافا زور جرنجا بو چيكي دبيتا شوي ام في خو هداني جسمي خو خلاص كان باش مثلا اجاز هذا من غورا اختيار كده دبي غورا كوصل بيت نسبه قطن تقريبا نيزيكي صدي بيتن باش بو فايده شي دي قالك امتصاص كاتن ڕێژەی پەمۆ لە نێویدا نزیکی سەد بێت بالضبط سەدی سەد صدي بيت باشە دوهم مثلا هندي بشين باشە گۆرەوی چەندە ڕێژەی پەمۆی کەمتر بێت هێندە بۆنی زیاتر دەکات بالضبط باش هندي خاصة بيجي نايلون اگر نايلون زور تدا بيتن يبتر امتصاص نابه زور تدميني بنا بيس یعنی تۆ وەکو ئەوە وایە کە نایلۆنت لە پێکرد بێت لە جیاتی گۆرەوی ئەگەر نایلۆنی زۆر بێت ئەمە شۆکارێکە بۆی کە ئارەقەکە و شک نەبێتەوە بمێنێتەوە و بۆن بکات ساعات خوش باش دوهم مثلا دهن نسبة بيلاو دبي یەک پرسیار لەسەر گۆرەوی گۆرەویەکەش مەسەرەن لای ئێمە وایە خەڵکەکە تۆ بەیانی دەرەچیت بۆ نمونە بۆ ئیش گۆرەویەکەی لە پێیە تا شەو دەگەڕێتەوە وانە دەبێت بیگۆڕێت لە ماوەی ڕۆژەکە ئەگەر ئەو کەسە بێت کە بۆنی پێی زۆرە یان پێویست ناکە باشتر ئەوە دوای تا نیوەڕانی بگۆڕێتن ئەگەر پێشوشت وشکەتن بیکەت یا على الأقل تا نیوەڕانی پێخۆ بشوتن يعني حتى نیڤەڕۆ بشوتن حشکەتن و گۆڕە خۆ بکەتێ على الأقل جارێکی بگۆڕیتن تا ئێوارە یعنی باشە درێژی کورتی جیاوازی نییە زۆر نە چونکی خۆی مادەکە پێکاتەکەی بەڵێ باشە کەواتە ئەوانەی کە بۆنی پیان ناخۆشە دەتوانن ڕۆژانە دوو گۆرەوی جیاواز لە پێ بکەن بەڵام ئەو گۆرەویە تەمەنی چەند 6 مانگ 4 مانگ حسب جوریتی هەزوو دەبێت بگۆری هەینا حسب نوعی کوالیتی یعنی نابێ ئێمە هەتا دەدڕێت لە پێی بکەین زۆر باشە کە شوشتیان وشک بوونەوەکە لەبەر خۆر بێت لە ژوورەوە بێتوانە جیاوازی هەیە ئەوە بەس مینیتن طبعا لە بخۆر بۆ باشترە تعقیم دەبێت ئەکید دەوری هەیە باش ئەمە گۆرەوی پێڵاو پێڵاو خاصەتەن لە هاوینان توزانی دنیا گەرمە و ئەوەی بێ ئیشن و پێشمەرگەنە و پۆلیسن و ئەوەنە یعنی ئێمە موظفی عادی پێڵاو هەندی ڤەکری بیت باشترە تا فراوان بێت باشترە نەتەسک بیت نەتەنگ بیت و باشتر ئەوە ڤەکری بێتن یعنی مثلا کراوە بیتن بەڵێ باش ئەوە یەک چیتر لەسەر هین بێت یعنی فەراغاتی تیابە مەگوتی و تەس نەبیتن باڵێ و نوعی هینەکەی مهمە مثلا جلد بيت قماش بيت طبعا قماش وانا خاص او كالي مثلا كرديه طبعا هو كلاش هكا باشتر لا يقل مقارنه بويتر بو شي هواكا زوزو دشتناوي يك دقه تو دليت كلاشي كردي لا بيلاوكان ديك باشترا طبعا دائما انا دليم شنكي تنفسك زور ترى دستان خوش دکتۆر دەڵێ کلاشی کوردی بۆ دروست نەکردنی بۆن بۆ پەیدا نەکردنی بۆن لە هەموو پێڵاوەکانی دیکە باشترە لە پێڵاوەکانی ئەڵمانیاش باشترە بۆ نمونە
بەتاکید هی هەموو وڵاتانی دنیا کلاشی کوردی بردیەوە و سەرکەوت چاپڵەکەشی بۆ لێدرا دەستان خۆش ئۆکەی چیتر يعني دائما کراوە بێت تەسک نەبێت فراوان بێت بێگومان کراوە واتە ئەگەر بکرێ هەوا بکێشێت بالضبط شكلكيجي مهمة كاك أرس مثلا استبلين أو كعبة تو آخر ضغطك هل لسر بيدا ميني يعني لا أفرتان وایە أو وادكات بيك يعني تبلكاني بيك وبنيسيت طبعا أو عرق يدن زور دبيها وقتها يعني فلاتك باش تلاقي ئەوە هەر ئەوە نییە کە بەرز دەریخا أيوة نيه ئەو فێڵەمان لێ دەکەن کێشەیەکی تریشی هەیە طبعا زور هلا ابو فقرات شو عندنا اخصائي بالله. دينيه بس بو بەڵێ هنا كش فطرياتك بلين نخوشي كروان بيجني زيترد كت فطرياته ئۆکەی کەواتە ئەوانەی کە ئەو ئافرەتانەی کە پێڵای پاژنە بەرز لە پێ دەکەن بۆنی پێیان ناخۆشترە الله يجا توان پێمەدە چیتر شيتر اوي كبس مثلا استا افا جزمان بجن افيديتر بوستال افانا طبعا معرضترن شيكي قرتينا فطبعا نخوش بتر توش دبي بينه وكوهدون زياتر دي مينيتن لنوفي فبيصير بتر بقورن باشە دمدم هیچ جۆرێکی پێکاتەی پێڵاوەکە قوماشیا یا ئەو مادەی کە پێڵاوکرێ دووسراوە هیچ جۆرێکی تایبەتی هەیە کە پێت وا بێت جگە لە کلاشە کوردیەکە لەنێو ئەوانەی دیکە لە هەمویان باشتر بێت خوي هين جلد مهمة ليثر يعني ليثر باشتر لما بلين بلاستيك وشتي دروسيا اكيد شيء امتصاص وقتها باشتر دبي کەواتە ئەمە شێکێک لە خاسێتە باشەکانە هیچی دیکە هەیە لەسەر پێڵاو بیزانین وك جبلي ما قلتي كراوابيتن صندل ام هند جرا كراوية بەڵێ بردوم بلين هوالدت وفكرية وتهوية باشا فاكيد باشتر لاقي قرتي زۆر باشە ڕوونە بۆ ئەوانەی کە بۆنی پێیان هەست دەکەن ناخۆشە یا دەوروبەرەکەیان وا هەستی پێ دەکەن یا بۆ نمونە خانمەکەی هەستی پێ دەکات و پێی ناڵێت یا پیاوەکە هەست بە خانمەکە دەکات و پێی ناڵێت دەبێت ئەم بەشە لە سوشەڵ میدیا بە باشی بینیتەوە بۆی بزانی کام پێڵاو هەڵبژێریت و کام گۆرەوی هەڵبژێریت و چۆن مامەڵە لەگەڵ پێیەکانت و گۆرەوی پێڵاوت بکەی بۆی بۆنی پێکان ناخۆش نەبێت ئەتوانی بگەڕێیتەوە ئەوێ دکتۆرگیان بەس یەکشتم ماوە فەرموو ئەفەن یەکشتم ماوە ئەویش ئەوەیە بۆ کەسانی کە کێشەی بۆ نمونە بوونی فتریات کە ڕوویان هەیە بله جگە لە بۆنی ناخۆش هیچ نیشانێکی دیکەیان هەیە خورانیان هەیە بۆ نمونەیە نیشانێکی دیکە طبعا هر نشاني سركي كرو خرانه يعني نخوش تحملي خرياني ناكتن هند بقوات خاصة كروي أنجي فطريات نافت بلد به زور بخريانه يعني عند جاج بر خريانه دي تدفته بله من زۆر سپاس دەکەم دکتۆرگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونیت لە دهۆکەوە بەخێربەی سەرچاو دکتۆر بارزانێک دکتۆرە چالاکەکانی بوارەکەی لە دهۆکا ڕەنگین ئەمڕۆ لەگەڵمان بەشدار بوو سپاس بۆ ئامادەبوونی دەچینە بەشی سێمی بەرنامە دەستان خۆش